ساتا سڵاو لە ڕادەی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتا هونەرمەندانی میلی گشت بە خۆزگە و ئاواتە هەر کەسێ لە باشوورە و هەرکەس لە ڕۆژ هەڵاتە هەرکەس خاوەن مێژووە هەرکەس خاوەن خەباتە با ئیمزا کۆکەینەوە ئێستا کە لەم وڵاتە ئەم ڕادیۆ بێتە کەناڵ لە نێو سایتی نیمساتە ئەم ڕادیۆ بکەینە کەناڵ لە نێو سایتی نیمساتە هەی ڕادیۆی گەڕیانی میلی یەکەمی کوردستانە لە شاری سلەیمانی و لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕووی هونەرمەندانە بۆ هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە بووە ئەبا قوتابخانە سڵاو سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لە کارگەران و سەرجەم کارمەندەکانە ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد و خۆشبەخت بن خوای گەورە دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو موسیبەتی دنیا دوورکەوینەوە لە چەقبەستوی بازار و نەئارامی موچە و دوورمان خاتەوە لە دەرد و بەڵاو نەخۆشی و ڤایرۆسی تەندروستی و ڤایرۆسی کۆمەڵایەتی و ڤایرۆسی ئابووری نزیکەوینەوە لە قسەی خۆش و لە گوێگرتن لە قسەی خۆش و لە خواردنی خۆش و لە مەجلیسی خۆش و لە گردبوونەوەی خۆش و نزیکمان کاتەوە لە خزمایەتی و لە دراوسەتی و لە کەسایەتی و نزیکمان کاتەوە لە دەمەتەقەی و قسەی خۆش عزیزان و خۆشەویستان لە هەر کوێکی ئەم دنیای هەر کوردێکی لێە سڵاوی گەرمی ئێمەی لێبێ و خوای گەورە میلەتەکەمان دڵخۆشکا و هەموو ئەو پەتایانی کە تووشی ئەم میلەتەمان هاتووە ئەم دۆخە چەقبەستووی کە هەیە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی ڕەحم بەم میلەتی کوردە بکا و لای بەرێ لەسەرمان ئینشەڵا لە ئایندەیە بکەوینە فەرەحی و بکەوینە خۆشیەوە و خوای گەورە شیفای نەخۆشەکانمان بە مناڵەکانمان سەلامەت بن گەورەکانمان تەندروست باش بن دوور بن لە عیادە و نەخۆشی و مختبەر و دا و دەرمان عزیزان و خۆشەویستان هاتمەوە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی هەڵقەیەکی نوێ لە بەرنامەکەی خۆتان دەمەتەقەیە لەگەڵ عەریف حەمەتاڵ ئەو مارکێت و شوێنە گشتەکان کە ئەزان داهاتێکیان هەیە ڕیکلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی گەڕیان تا بە شێوەیەکی پرۆفیشناڵ ئەم کچ و کوڕە جوانانەی کە وەساون و لە یەک چرکەیە ئەمکارە بەیان چاکر بۆمان ڕیکلامەکانیان بۆ بکەن و یا بتوانن سپۆنسەری بەرنامەکانی ڕادیۆی میلی گەڕیان بکەن تا داهاتێکی زیاتر بێ بۆی بورجێک زیاتر دابنرێت یعنی تا ئێوە ڕیکلامەکانتان بێنن تا ئێوە هاوکار بن دەنگی ئێمە باشتر ئەگا و باشتر و باشتر ئەبێ ئەوە تا کاگەحمەی داما و سەری جێژە خاوەنەی هاوار کردووە یەک دەقەی بچووکمەیتێ من لێرەوە ئەگەر دەگەم بگاتە یا دەنگم بگەێن لای پارێزگاری سلێمانی کاک هەواڵە بوو بەکرد پێڵم ئەم ڕادیۆیە لە خزمەت شاری سلێمانیایە بە دەرەجە یەک اینجا شارەکانی کە مەفرۆزە بە جددی ئەمە احتیفاز و ئەمە گرنگیکی تەواو بە کللتورمان هەیەات ڕجاءن داعمیان بکەن یعنی کۆمەڵێک کارمەندی زۆر لێرە بەخۆ بەخش بەڕاستی ینی ئەمە جوانکردنی شاری سلێمانیە ئەبێ ئەوانش بەم جوانکاریە بزانن و بە حەقەت ینی ئاوڕێکیان لێبەرەوە Sen zaman odaydaşım Hem sen zaman odaydaşım Çağlar olsa azizim gemim Çağlar olsa azizim gemim Kafir sevgane hizmet yanım Kafir sevgane hizmet yanım
دو ساڵە ئەم دوانزەی دووە یادی دو ساڵی رادیۆ تەلەڤیزیۆنی گەڕیانەکەینەوە دو ساڵە بە 20 کارمەندی خۆبەخشی بێ موچە بێ پارە بە ئەم هونەرمەندانەی کێنە ئەم بەرنامانەوە هەمووی بەبێ پاداش بەبێ پارە بەبێ هیچ بەرامبەرێ شەو ڕۆژ لە خزمەتی ئەم شار و هونەری کوردیین یعنی خەرمانێک هونەرمەنداخەوە بەداخەوە من و تۆ کچ نەبووین پارێ چاکیانەداین قوربانجانە ڕاستە فەرمی بۆ بۆرە قساکەم هەر ڕاستەکەی ڕاست قساکەم کاکە جنێویش مەدەنێ بیدەنێن ڕامۆستا یەک کەس لەوانی کە تۆ فەرمووی کەس ئامادەنە بۆ شتێک یەک شتێتریش جیاواز لەوەی ئەو قسەیەشم کرد هەندێک گۆرانی بێژ لە ئەوروپا و لەوانەوە دێنەوە تێدەگەی لێرە خۆیانەکەن بە کوێخۆ پارێکی چاک وەرەگرن و ئەڕۆنەوە یاخر ئەوەش نابێ بابە ئەوەی کەوا لێرە زەحمەتە کێشێک بۆ وەڵڵا من بۆ خۆم نییە بۆ خۆم شەرمەکەم بۆ خۆم شەرمەکەم ئەزانی ئەقەلەن لانی کەم هیچ نەبێت تۆ ئەبێت لە پێشدا ئاگات لە گۆرانی بێژەکانی ناوەوە بێ ئاگات لە هونەرمەندەکانی ناوەوە بێ پاشان ئەو بەشی دوو هەم بێت مامەسێسا هەندێک کەناڵ پێ بۆ ئێمە ناوم لۆکێشنی کللتور و فۆلکلۆرەیە بەرنامە پێشکەشەکەین بەرنامەکان هونەرمەندەکە با گۆران بێژ یعنی شتی زۆر چێشتی پێلێنێ خواردنی پێ حازرەکە ئەیکا بە قەرەقۆز پێ ڕابێرێ لە بەرنامەکە پێ ڕابێژی دیارە من لە سەرەتا بەرنامەکەی شەو دەستخۆشیم لێتان کرد بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویستی ڕادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان بەردەوام بەرهەمەکانی من لێرە بڵاوە کرێتەوە هیوادارم بینەر و هەروەها بیسەری گۆرانیەکانی من لە دەنگ و ڕەنگی گەڕیانەوە بن زۆر سپاس دەکەم مامۆستاجیان هەمیشە جێی شانازیمانی دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان دەردەکەم دەردی گران و بێدەوایە شۆلەگیان بۆ تەبیبی چارە ڕاست هەر بە هیوایە شۆلەگیان ئۆی تەبیبی شۆلەگیان ئێستا چینە لای کاگهادیە عریف حەمەتاڵ عریف حەمەتاڵ یاخوا بەخێر بێ سپاس دەکەم زۆر مەمنون ڕێستانێ من میوان نیم تەبعاً ماڵی خۆمە کاک عریف حەمەتاڵ بچینەوە دنیای مناڵی چۆن جەژن بەڕێە کرد جەژن چۆن بوو لە لای تۆ چی ئەگەیان جەژن طبعاً جەژن بە ئیستەشەوە لای من زۆر خۆشە چونکە جەژنەکەم من ئەیکەم حکومەت و حیزبوانە نایکەم من لە ماڵی خۆمە جەژنەکەم لەبەرەوە من جەژنی خۆم یەک زەڕەک لیکەم ناکەمەوە لە جەژنەکانی پێشوو چونکە جەژنی من مبارەکە جەژنی من خواپەرستیە لەبەرەوە من جەژنی خۆم یەک زەڕە یەک ملیم نایمە خوارێنی لەو عادات و تەقالیدی باو باپیرم بەیانیان زوو شەو با بڵێ شەو درەنگ بارجان کە کەوجیری گر بەدەستەوە ئیتر لە ماڵەوە ئێمە هەموو هەڵەپەڕی کە کەوجیری جەژنی گر بەدەستەوە ئیتر هەموو لەگەڵ کچەکانما ئەکەوین بەسەریەکە لە خۆشیە چکە ئەزانین چی لێنێ بەهار قەیسی و کشمیش و بۆن و بەرامی برنج و لەتکەلۆک و ئەوەی جەژن و اینجا هەروەها بێتەوە ئەگەڕێمەوە بۆ بیجامە بازەکەی مناڵیم و لە وەختی کە 8 ساڵ و 9 ساڵ بووم شەوی جەژن ڕامانە کردبوو حەوشی مزگەوتی گەورە بۆ گوێ بگرین لە مەلا محەممەدی گەچ و مەلا حەسەن ئەڵڵاهو ئەکبەرەکەیان زۆر خۆش زۆر اینجا قوربانتان بم ئەلەم کۆڵانی مەڵکەنیە ئەسپ و عەربانی لێبوو لە جەژنانە واللهی خۆی ئەسپ کۆڵی لێ نایەمەوە بەڕاستە جا کاک جەزا هەر ناڕۆم شۆ لە خزمەتە کۆرۆنایەکی ڕەفیق حیزبیە سەوزەکان هەبوو جا و سەڵقن ماشەڵڵا جوان بوو بەس نهاتی دەرەوە هەر شوێنێکە بوومایان و جەلا گۆڵەیە سەوز بوو یەک سەوزی تۆخت باشە ئیجازەم پێ نییە 2003 هاتمە خوارەوە شانسی من ئەمە لە فلکەی کاوجا لە سمێڵی ئاواش مەکە هەلۆ ژیان بەرەوە شێخم نەمالێ وەرەوە بەرەوە وڵا ئاوای کردی بوو خۆم نەبەست بوو چوومە بەردەمی ڕۆی هەموو جارە ڕایە کرد وتم وەڵا قوربان گیان ئەزانی چۆنەوە بێم نابێ خۆ یەکشت نەیە خوارد هەوێ پێشمەرگایەتیم پێ بوو نەیە خوا سکرتاری بوو هەمووی وەرە دەرەوە وەرە دەرەوە وەڵا کاکە زۆر کورە هەوڵم ما ڕەحیم وتم پیاوی نییە ئەزانی چۆن وتی ئەو شتانەم پێم مەڵێ ئیجازەت پێ دەم هەلۆ ژیان وەرەوە بەرەوە کوڕە خۆم ناڵم برا 23 ساڵ بووم قڕی کوێ بکەم بەس کاکە ئەمە هەر پیاو لێ ترسا لەزگە پیانم لەزگەتر بگو کاکە بیکە بە خاتری خوا و پێغەمبەر وتی هەر هەمووی لەسەر سەرم ئیجازە وتم وەڵای نیم ئەمە قسەی پیاوانێت تەوا
ئاوا تۆزە سەیری کردم وتی تۆ ئەمە لێ نایوتم بەرە ئەشە لا حەزەکەی ئێستا پێمە لە سنووەکەی بۆ داگرم بەو لێ باس کۆڵم لێ بە خوا هەڵ ناگرێت ئیز نییە 2 ڕۆژ دوای ئەوە کەپێکم لێکەوت بوو باشە هاتمە فکەکە ئاوای کردی بۆسە وتم قوڕی خوا بەسەرم بۆم هاتەوە ڕسمی گرتوم وڵا ئاوا سەیری کردم وتی بڕۆ کەپێک لەوایە کەپەکە پێوەکەرەوە پێغەمە لە ش ساغنە بێوتم بۆ وتی ماقولە کەپی لێ بکەوێ پێی نەزانانی ڕاستە کاکاکە یەک تەق و ڕەنێتەوە مێش کرد ئەبا کورە ڕۆی بەلا سەیرشی کرد سەلامە لێ کرد کەچی نەوەستای ئیتر بوو بە دۆستم لەو کاتەوە ئەم پیاوە دۆستمە بەعزە جاریش پیاو حەقی خوا تەکلیفم لێ کردووە ئەم پیاوی پیاوەتی یعنی تەکلیفی ڕەفاقەت و ئەوانەی کورە خەڵکیشی پێ بەرام لای لە مۆسیقاژانەکانی پێ ڕەحمەت لە دایک و باوکرد وەڵاوە بزانام ئیجازەیەکی چییە بوو پێم بەرە کۆرەوەی کە لە داخی منە سەرچناری کردووە نازانم ناوی چییە ئەو سەرچناری بەدەستەوە نەدێکی سەرچنات حەفلەی زۆرتیاگە ماوە لادای پێ بوو لە داخی من چوو بە خارج و هاجیشەوە ئەوەم گرت وتی پیاوە نەبم لەم شارە نامێنم کەچی ڕۆژ هاتەوتی گەڵایشی ئەمێوتی عتاسمێ تۆ نەبووی ئەمنەوە پیاوە نەبم چم بۆ خارج ئەرە وەڵا وەڵا وەرەقەیشی ئەمێ باش ئاچی کرد ڕێی تۆ چێ لەسەر ڕادیۆ میلی گەڕیان ئەگەر بیست بێتەوە لەم لەولایە گوێ لێ بوو بێ لە هاوڕێکانت بەڕاستی کاکجەزا دایما هەر لە ئیشایە بۆ ئەم کاری هوەری و بۆ خزمەتکردنی هوەرمەندەکان و بۆ کۆمەڵێشت بەڕاستی ئەم رادیۆیە ڕادیۆیەکی زۆر سەرکەوتووە لەناو خەڵکا بیستراوەتەوە بۆیە منیش خۆم بە بەختەوەرزانی کە بێم ئەگەر بە دەنگەکەم ڕازی بن چەند گۆرانیەکیان پێشکەش بکەم و هیوادارم دایم ئاوا ئیشەڵا بەرەو سەرکەوتن و بەرەو ئیشێکی جوانتر بڕۆن من سوپاسی ستافەکە و سوپاسی کاک حەمەجەزا و سوپاسی هەموو ئەو کەسانەیەکەم کە لەم رادیۆ ئیشەکەن و زەحمەتە کێشن وەکو هەمیشە دووپاتی یەکەمەوە بەرنامەی شەوانی گەڕیان لە دایکبووی بەرنامەی بێدارانی شەوە و ئەو دوو بەرنمەیە بە تایبەتی خۆی ئەبینێتەوە لە چیرۆک و بەسەرهاتەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست ئەو خۆشەویستانی کە بەسەرهاتێکی تایبەتیان هەیە یان ئەو خۆشەویستانەی کە لە عشق و خۆشەویستیدا سەرکەوتوو بوون یان شکستیان خوانە خواستە هێناوە یان ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاری خێرخوازانە بەسەرهاتەکانیان دەنێرن بۆ ئێمە و ئێمەش لێرە پێشکەشی خۆشەویستانی دەکەین بۆی هەمومان بتوانین سوود لە ژیان نامەی یەکتری وەربگرین سوود لە بەسەرهاتەکان لە خۆشی و ناخۆشیەکانی یەکتری وەربگرین کە ئیشەڵا هیچێک لە ئێوە تووشی ناخۆشی و گرفت نابێت ئەم شەویش وەکو هەموو شوێک دەستپێکی بەرنمەکەمان گێڕانەوەی بەسەرهاتێکە دیارە ئەو بەسەرهاتە بەلامەوە زۆر گرنگ بوو بۆیە پێم خۆش بۆ ئێوەی ئازیزیش گوێبیسی بن دەمهەیە بۆتان باسکەم ژیانی خانمێک کە بەداخەوە تووشی گرفتی زۆر هەد لە سەرەتای ژیانیدا ئەو خانمە خۆشەویستە دوایی سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هاوڕێیانی خۆشەویستی شەوانی گەڕیان بۆ ئێوەی ئازیز و بۆ ستافی ماندوونەناسی رادیۆ و تەلەڤیزیۆنی گەڕیان نەرمەندی ئازیز و خۆشەویست کاک عەبدوڵای خەیات ناسراو بە گوڵی بامێ خۆشیەڵەی گوڵە یەخوا بەخێر بێتە سەر و سەر چاومان زۆر سپاس گیانەکە من دەستان خۆش بێ خۆشحاڵم بم بەسەرکردنەوەیە هیوادارم بەرنامەکەتان برێوی پێبەن و زیاتر بێ و جێی ڕەزامەندی هەموو خەڵکی کوردستان بێ ئەوڕم لە خەڵک گاوەتەوە لە سارێ ئاوام کردووە ئامام کردو ئەوڕم لە خەڵک گاوەتەوە خەڵک کێشەی هەبوو بێ بۆم حل کردووە یعنی تەکبیرم بۆ کردووە ئەگەر خاڵە تەکبیر مع الأسف یەکشت هەیە تۆ خەڵک ئەبینی بەس چونکە جامەکانتان ڕەشن ئێوەی بەرپرسان خەڵک ئێوە نابینی خاڵ یعنی مەساتە بە حەقیقت مەساتە یعنی تۆ بڕاوکی یعنی تۆ
لو قناعتي بوتي جامع رشقد به والله هتاو من برواكا اما نقص ما هتاو بويا جامع كان رشقم بوي هتاو كلمني يعني زور يعني دكتور فيه وتمتوتي تو نابي هتاو اللي زور لا أتم بينا بلا أتم بينا لدرو قينا جا خم هلاكم هو كنت جلشوني بتنافع او خم هلاكم لبرهتاو يعني توظف اخر اي لزستان خالتك بيربو لزستان شيء لا نابن هرسكنو بوي عزیز و خۆشەویست لە هەر شوێنێکن جوانترین سڵاوتان لێبێ لە رادیۆ تیڤی ئەسجی گەڕیانەوە ڕێز و حورمەتی بێپایانی خۆم و کارمەندان بۆ ئێوەی هاوڵاتی خۆشەویست ئەمڕۆژ کە پێنجشەممەی مانگینۆیە میوانێکی ئازیز و خۆشەویستمان لە شاری ئیلامەوە بانگێش کردووە بەخۆی و دەنگە خۆشەکەی خزمەتی هونەری میلی و هونەرەی کوردی بەعام دەکات ئەویش کاکە ڕامینی فولادوەندە لە شاری ئیلامەوە زۆر بەخێر بێ کاکە ڕامین سەر و سەر چاوم بینەرانی عزیز و خۆشی بەداوای لێبردنەوەی دووسێ هەفتە نەمتوانی بەرنامە پێشکەشکەمەوە ڕێز و سڵاوی تایبەتمەیە بۆتان پۆزشتان بۆ ئێمە بۆی کە نەمتوانی کارێکی نەخۆشخانەم هەبوو بۆیە نەمتوانی لە خزمەتتانە میشەڵی واداری لەمە لا قاوربووی هەموو ئەو بەرنامە جێماوانەی کە لە من جێما بوو بۆتان بکەینەوە لە خزمەتی ئەوەی ئازیزە ڕێز و حورمەتی مدیری کەناڵەکە کاکە جەزا کاکە بورهانی مدیری کامێرەمانەکان کاکە ڕێبازی مۆنتێر کاکە ئالانی خۆشەویست کاکە گۆران هەموو لایەک بۆ ئەوەی هاوڵاتی خۆشەویست و بینەر و بیسەری خۆشەویست براتان هیوا لەم خزمەتی ئێوەین بۆ شرۆڤەکردنی کاری هونەری لەگەڵ کاکە ڕامین لە ئیلامەوە زار سوپرایزێکی زۆر تایبەتم هەیە بۆتان ئەویش هونەرمەند کاکە جەلال گۆڵەیی بە 250 ڕنجینەکەی ئەمڕۆ پێی خۆش بوو کە عەسڵ بکات و کاک جەلال بەخێر بیت یاخوا بەخێر بیت کاک جەلال گەورەت کردین خۆشحاڵ بووین زۆر بەخێر بێت سەر و سەر چاومان کاکە ڕامین زۆر بەخێر بێت دووبارە توێش سەر و سەر چاومان جا ئێستا ئەچینە لای پرسیار پێشگۆرانی کاکە ڕامین کاروباری هونەری چۆن ئەڕوا لە منتیقەی ئیلام و ئەم بارودۆخەی ئێستەی ئێران کە تێدایە بەتە ڕۆ گفتوگۆیەک دەکەین لە بەرنامەکەمان لەگەڵ ئەم ڕۆمان نووسە خۆشەویستە لەبارەی دنیای ڕۆمان و دنیای ئەدەبیاتی سەمیرە ساڵح خاتون زۆر بەخێر بێت فەرموو سڵاوی خۆت بە بینەرانی گڵشەنی شعر و گەڕیان میدیا بگەیەنە. سپاس بۆیەوە سپاس بۆ میواندارێکەکەتان من سەمیرە ساڵحم نووسەر و ڕۆمان نووسم سپاس بۆ بانگێشتەکەتان هیوادارم ئەم ئاراڵاوەیەکی کوردە والله کاک ئەحمەدجان بەخوا من ئەوەی ڕاستی بێ لەگەتون گوتی ژیانین بەڵام خەڵک حەقێکی مەشروعی خۆیەتی داوای مافی خۆیکە بە شێوەیەکی مەدەنیانە بە شێوەیەکی ئازادانە کوڕوباوکی بیر لێک بکەنەوە کوڕوباوکی بۆ نمونە حکوومەت باوکە میلەتیش کوڕە وا بیر لێکن و ئەگەر کوڕ هەرایە بکە وەکو نازیش وەریگرێ حکوومەت لی ئەگەر باوکی ژاری وای مخالف باو ئیسا کوڕ بزانێ باوکی ئێسی داوای سیاری لێکە داوای ژن داوای خانی لێکە بەتاکید وایە دەوەڵای میلەت دەزانێ باوکی ئێسی بۆیە داوای لێکاتر هیوادارم کوڕ و باوکی بیرکەن نەک دوژمنایەت ئاخر باوک جواب ناداتەوە ئەو باوکە وا خۆی مت کردووە کاک ئەحمەدجان نازانم خۆی چەقاندووە لەو قوڕاناتە وەڵا ئەم بەینە کوڕێ باوکی مردوو بچوو بە خەستەخاندی باوکم بۆ مردووتیان جەڵدەی دەماخوتی ئەی باوکم کەی دەماخی بوو نازانم من باوکەیمە وایەتر ڕزگاری نیرانە مانگی ڕەمەزانە هاتێنی قورئانە مانگی ڕەمەزانە هاتێنی قورئانە مانگی لێ خۆش بوونە مانگی لێ خۆش بوونە پڕ فەضل و ئیحسانە پڕ فەضل و ئیحسانە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێڵقەیەکی بەرنامەی حکایەتوان بە خزمەتتان شاد بوومەوە ڕەنگێکیانێ ڕۆنەوە ڕەنگێکیانێ مەگەم لە شوێنایە ليلى شاعري هلا يا دار
لێبینیون ئەمڕۆ میوانێکی زۆر ئەزیز و خۆشەویستمان لە جوانڕۆ تەشریفی هێناوە بۆ چاخانەکەمان هونەرمەندی خۆشەویست کاکە فاتحی سوهرابی زۆر بەخێربەی قوربان و هەروەها بە هاوکاری کاکە ڕەفعەتی مورادی شاعری خۆشەویست نووسەر و ئەدیب و ڕاگەیەنکاریش و دیارە بەرنامەکەمان زۆر جوانترە بێ هەم هونەرمەند و هەم ڕاگەیانکار و شاعری جوانمان لەگەڵایە لەلایەن خۆمە زۆر پیرۆزبوونیتان لێکم بەڕاستی لەناو جەماوەرەجی خۆی کردوتەوە هەم تەلەڤیزیۆن هەم رادیۆکان لەبەرەوەی خەڵکێک بەڕاستی بێزار بۆ لە سیاسەتەوەی ئەو بەمێ گۆرانی خۆشکی فۆلکلۆر لێیە دوای سەرکەوتان بۆ خوازن زۆر سپاسەکەی مامۆستاجان عەزیزمانەی ئەم کاتە باشکەگاوە باش بەخێر بێت چیت هەیە بۆ 4 ساڵەی گەڕیان میدیا وەڵاهی گەڕیان میدیا یعنی بەجددی جێ خۆی کردوتەوە لە سلێمانیا لە کوردستانە بەڕاستی خەڵک ناوبانگێکی پیا کردووە زۆر کەسانێکی بە ئەدەبی لەسەرە کەسانێکی بەڕەوشتی لەسەرە کەسانێکن تێگەچوون لەگەڵ خەڵکیە پرۆفیشناڵانە قسە لەگەڵ خەڵکیاکەن بەڕاستی کارەکانیان جوانە و جێی دەستخۆشیە زۆر دەستخۆشی لە زۆر بەڕێز بەڕێوەبەرەکەیان ئەەکەم لە کاکە جەزا ئەندام بە ئەندامیان بەڕاستی کەسانی بە ئەدەب و بەڕەوشتیان تایە دەستخۆشیان یەکەم ئیشەکانیان زۆر جوانە و سەرکەوتووە زۆر سپاس ئەم کاتە باش مامۆستا کاتت باش بەڕێزی بەخێر بێنێ مامۆستاچیت هەیە بۆ گەڕیان میدیا وەڵایی پێم وایە ساڵیا دێتی گەڕیان میدیا بەڵێ ساڵیا دێتی 12 مانگ ساڵیادی گەڕیان میدیا لە کانگای دڵمە و پیرۆزباییتان لێکم زۆر سپاس لە بەڕێوەبەر و تەواوی ئەو ستافی کە لەم لە گەڕیان میدیا کارەکەن دیارە من ناڵێم هەموو کاتێک بەڵام جاجار بەرنامەکانتانەکەم هەمووی زۆر بەرنامەی جوان و زۆر نزیکن لە ڕەسەنایەتی کوردیەوە بەتایبەتی ئەو بەرهەمە گۆرانیانەی کە لێدەن هەموو بەرهەمی جوان و ڕەسەنایەتی کوردیە وای بەداوامیتان بۆ خوازم و هیوادارم هەر بەردەوام بێت سپاس بەبێ دامەزێت ساڵیادی ئەو تەلەڤیزیۆن و رادیۆ گەڕیانە زۆر پێخۆشحاڵم دوایانم پەرەی پێبن بەڵام لە مەسئولیتە یعنی وەری ناگرێت جاوەری ناگرێت ئەوەشم بۆ چاکەن ئەجی خۆ شتێکی زۆر باشە پیرۆز بێنێتان بەخۆشی بەس پەرەی پێبن باشێکی خەڵک گلەیە کارەیە بەعدەمادەشوێت تەلەڤیزیۆنەکان هین نییە ینی بەخشی جوان نییە ئەوی شارە سەرەگرێ ئینشاءالله هیوادارین سەرکەوتوو بن زۆر سپاس چیت هەیە بۆ گەڕیان میدیا من پیرۆزبایی گەرمم بۆ 4مین ساڵیادی دامەزانی گەڕیان میدیا بەڕاستی زۆر چالاکن و زۆر پارێزگاری لە نەریتە جوانەکانی گۆرانی ڕەسەنی کوردی ئەکەن دەنگی ئەوانە زۆربەی گۆرانی هەرە جوانەکانمان بیرەخانەوە خەڵکە دەنگ ڕەسەنەکان کۆکەنەوە ئەمە بۆ ئێمە زۆر جێگەی دڵخۆشیە من دەستخۆشیان لێکەم هیوادارم خەرشی شەوی پاڵپشتیان بن لەبەرەوەی پەیامەکەیان زۆر پیرۆزە من دەستخۆشی لە یەکە بە یەکەی ئەو خۆشەویستانەکەم کە لەم گەڕیان میدیا کارەکەن و مانوو بوون دەستی مانەبوونیانە بشم هەمیشە هەر شاد زۆر سپاس مامۆستاجان عەزیزمانەی کاک حاجی سڵاو دەبێت تا چەند بینەر و بیسەری رادیۆی گەڕیانیت رادیۆی گەڕیان زۆر خۆشحاڵ بووم بەکردنەوەی یادی تەلەڤیزیۆنی گەڕیانیشە بەڵێ 12 مانگ ڕیاد دەکەمانە پیرۆزبایی هەردوو یەکەم لەخوایان سەرجەم ستافەکەش هەر هەمویان بەردەوام ئێمە لێرە بە تەلەڤیزیۆن بە رادیۆ بەردەوام گۆرانەکانی رادیۆی گەڕیان تیڤی گۆرانی ڕخنەیەکت بۆ رادیۆ و تەلەڤیزیۆنەکەمان وەڵاهی هیچ شتێکیان هیچ شتێک زۆر بە جوانی هەمووی گۆرانی ڕەسەنی کوردی بەردەوام
عزت مانەگەر حاجیجان ئەسڵاو لێبێت چیت هەیە بۆ تەلەڤیزیۆن و ڕادیۆ گەڕیان دەستخۆشیتان لێکم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم چیت هەیە بۆ ساڵ یادەکەمان پیرۆزبایەکی لە ئێوە هەم خۆشمانەکەین هەر سەرکەوتوو بن و بەردەوام بن زۆر سپاس هیوای بەردەوامیتان بۆ خوازم مەمنون جۆگری ڕادیۆ گەڕیانیت چی گەرم لە دەستگای میدیایی گەڕیان ئەەکەم بە بۆنەی دامەزراندنی 4 ساڵیانەوە دەستی ماندووبوونیانە گوشم بەڵێ من بەدەم ئیش و کاری خۆمەوە ڕۆژانە گوێبیستی رادیۆ گەڕیانە بم بەخێرم لە چوارەمین ساڵڕۆژی دامەزراندنی دەستگای میدیایی گەڕیان پیرۆزبایی گەرم لە برای خۆشەویستم کار دزای ساز و هەموو کاردل و کارمەندانی ڕادیۆکە دەکەم و جارێکتر بە ناوی رادیۆ و تەلەڤیزیۆنی دێرین پیرۆزبایی گەرمیان لێ دەکەم ومێدی سەرکەوتن و پێشکەوتنیان بۆ دەخوازم دیارە دەستگای میدیایی گەڕیان هەم رادیۆکەی هەم تەلەڤیزیۆنەکەی خزمەتێکی زۆریان بە تایبەت لە بواری کلتوری و لە بواری هونەری ڕەسەنی کوردی کردووە و هونەری ڕەسەنی کوردیان جارێککە هێناوەتەوە بەر دیت و گوێی خەڵکی کوردستان و ئەو کارانی تا ئێستا کردویانە جێگای خۆشحاڵیە و جێگای دەستخۆشیە و لێرەوە جارێککە پشتیوانی و پشتگیری خۆمایان بۆ دووپا دەکەینەوە و داواکارین لە خوای گەورە تەمەند درێژیان کە کاکجەزا لەش ساغکە و بەرەو پێشتری بەرن دەستگاکە و هەرچەندە دەزانم سەرجەم کادر و کارمەندەکانی بە شێوەیەکی خۆبەخشانە خزمەت بەو دەستگایە دەکەن هەمویان کادری باش کوڕی باش کادری ئەساسین دەستێکی باڵیان هەیە لە خزمەتکردن بە دەستگا و بۆ میدیای کوردی هیوادارم هەر بەرەو پێش بچێ و هەمانگی زیاتر لە نێوان رادیۆ و تەلەڤیزیۆن دێرین و دەستگای میدیایی گەڕیان بەردەوام بێت و جارێکتر پیرۆزبایی گەرمیان لێ دەکەم و ئومێدی سەرکەوتن و پێشکەوتنیان بەدەخوازم. زۆر سوپاس.